پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ ئەوەی ئەم پەیماننامەیە بە جوانی ئەنجام بدرێ هەندێک خاڵی ئەنجامدا ئێمەش سوود دێتوانین لێوەربگرین. یەکەم لەوانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کۆتایی ڕۆژەکانی حەجا ئەم بەیەکگەیشتنە ئەنجامەدا. ئەگەر لە سەرەتای حەجەوە بیکردایە لەوانەیە چاو لەسەری بوایە و چاو لەسەر خەڵکەکەش بوایە، بەس تاخیریکەی تا کۆتایی ڕۆژەکانی کۆتایی ئەوە کەمتر چاو لەسەرەتی. و لە سێکوتی شەوارە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەنجامێدا، لە سێکوتی دووەمی شەوە، لە سێکوتی یەکەمە ئەغڵب خەڵک بەخەبەرە، لە سێکوتی دوایە هەندێک خەڵک دێنە خەبەرە، بەڵام لە سێکوتی ناوڕاستە زۆربەی خەڵک خەوتون، بۆیە ئەو کارە کارێکی زیاتر تەمینترە. پێغەمبەر صلی الله علیه و سلم شوێنێکی دیاری کرد کە دوورە تا حەدێک لە مەکەوە بەرچاوی خەڵکی ناکەوێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سێ کەسی لەگەڵ خۆیان برد. عەباس کە مامەیەتی ڕاستە کافرە، هێشتا مسلمان نەبووە، مشریکە، بەڵام یعنی مامەیەتی و ئامادە نییە پێغەمبەر بفرۆشێ. و ئەبوو بەکر و عەلی، طبعا ئەبوو بەکر و عەلی لە زۆربەی حاڵەتەکانە لەگەڵ پێغەمبەر بوون صلی الله علیه و سلم، بۆیە جێی سەرنج نییە کاتێ بیان بینن لەگەڵ پێغەمبەرە شتێکی ئاساییە و خەڵک چاو ناخاتە سەری. و بە تەنیا و بە یەک کەس و دوو کەس دەرچوون، یعنی ئەوانەی کە دێن بۆ لای پێغەمبەر صلی الله علیه و سلم یەک کەس و دوو کەس دەرەچوون، حتى ئەفەرمێ وەکو سوێسک چۆن دەرەچێ بە هێواشی ئاوا دەرەچوین لەناو قەومەکەمان، بۆی پێمان نەزانن، ئەوەش زۆر گرنگە. ئەمجا خاڵێکی تر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پیانی فەرموو قسە بکەن، با هەڵسن قسەی خۆتان بکەن، بەڵام با کورت بێ، لەبەر ئەوەی پێتان نەزانن و چاوتان لەسەر ئێوە. و خاڵێکی تریش لە کۆتاییە کاتێ شەیطان هاواری کرد و یعنی ئەیویست وەزعەکە ئاشکرا بکە، پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکسەر کۆتایی بە گەیشتنەکە و دانشتنەکە هێنا و فەرمووی بگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆتان با کەشف نەبن. بۆیە خۆشەویستەکانم زۆر گرنگە ئینسانی مسلمان دەرس لە سیرە و لە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەربگرێ. من وا هەستەکەم ئەمڕۆ ئێمە لە هەموو کاتێکی تر زیاتر پێویستمان بەوە هەیە دراسەی ژیاننامەی پێغەمبەر بکەین و سوود لە قۆناغەکانی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەربگرین و بڕۆینە خزمەتی پێغەمبەر و ڕەوشتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم.